سڵاوتان لێبێ. یەکێک لەو دیاردانەی بەزەقی دەردەکەون لە کۆمەلگای کوردیدا دیاردەی تەماشاکردنی دراما دۆبلاژکراوەکانە. ئەم دراما دۆبلاژکراوانە لەلایەکەوە خێزان لە دەوری یەکتر کۆ دەکاتەوە، بەڵام لەلایەکی تریشەوە لەلایەنی زمانەوانی و لەلایەنی کۆمەڵایەتیەوە کەسانی شارەزا قسەی زۆریان لەسەری هەیە. ئەم بەرنامەی ڕوانگە تایبەت دەبێت بە دراما دۆبلاژکراوەکان لەگەڵمان بن. داهان تۆ چی دەکەی لێرە بڕۆ تکا لێ دەکەم. داهان ڕزگارمان بوو داهان. کاریگەری و ئاڵۆگۆڕی کولتوری ڕێگا و شێوازی جۆراوجۆری هەیە. هەموو گەلێک هەم دەکەوێتە ژێر کاریگەری کولتوری نەتەوەکانی تر و هەم هەوڵ دەدات فەرهەنگی خۆی بە خەڵکانی تر بناسێنێ. نەخێری تر دایکە ئایبە لە پێرچاویەوان مامەکە. ئەم بابەتە بە جۆرێک چارەسەر بکەین. باشە بەڵام چۆن چارەسەری بکەین؟ واتە چۆنی تر پێویستە بەو شێوەیە بلاشکردن و بڵاوکردنەوەی دراما و زنجیرە و فیلمە بیانیەکان بە گشتی و تورکی و هندیەکان بە شێوەیەکی تایبەتی ئەمڕۆ لە کوردستاندا بووە بە دیاردەیەکی بەرچاو کە بەهۆی ئەو کاریگەریە زۆرەی لەسەر خێزان و کۆمەلگا هەیەی لەگەڵ خۆیدا لایەنگر و دژبەری دروست کردووە. کاکە لەو گوندەی سیارەکەم وەرگەڕا سەد نەفەرم لێ خڕ بۆ لەو گوندەی کاکە کێسی سیارەکەم دەقی بەو ڕووناوەڕەشەکەتمە ناحەشتمە. ڕەنگە نەبوونی بەرهەمی خۆماڵی و ئاستەنگەکانی بەردەم خستنە ڕووی کێشە هەستیارەکانی کۆمەلگای خۆمان یەکێک بێت لە هۆکارە سەرەکیەکان. بەڵام حەز و هۆگری خەڵکیش بۆ ئەم درامایانە وای کردو بینەرێکی زۆریان هەبێت. سەرەتا هەوڵ دەدەین بزانین ئەم دراما و هەڵقە تورکی و هندیانە چۆن و بە چ تەکنیک و شێوازێک کاریان لەسەر دەکرێت و تا چەندە پابندن بە تایبەتمەندیەکانی کۆمەلگای کوردی و زۆری کەناڵە لۆکاڵیەکان چ کاریگەریەکی هەبووە لەسەر کوالیتی بەرهەمە. بەڵێ تۆ بیدە بە من ئێستا خۆم دەزانم. سوپاس ئەستەغفیرۆڵا زۆر سوپاس سارمجان. وەمزانی شتێکت بەسەراتووە پەیوەندیم پێوە کردی وەڵام من نەدامەوە. باشە گیانەکە من نزیکەی 10 ساڵە کاری دۆبلاژەکەم تازە قۆناغی سێ متەوەستەم تەواو کردبوو لەو کاتەوە هەر بەردەوامیش بووم یعنی لێدا نەبراوم. بەڕاستی کاری دۆبلاژ هونەرێکی زۆری گرنگە کە پێویستە لە هەر مجتەماعێکە هەر کۆمەلگایەکە هەبێت چونکە کاری دۆبلاژ ناساندنی کللتوری وڵاتەکانی ترە بە تۆی تاکی زمانێکی تر ناساندنی ئاداب و ڕەوشت و هەڵسوکەوتی کۆمەلگایەکی ترە بە کۆمەلگای خۆمان خۆی هەڵبژاردننی کارەکان یەکێکە لە کارهارە گرنگەکان لەبەرەوەی کە کاری دۆبلاژ تاوانی نییە ئەگەر دۆبلاژ ئەگەر ئەو شتێکە هەڵی ئەبژێری غەڵەت بێ کەواتە ئەو شتێکە هەڵی ئەبژێری گرنگەکەی ئەوەیە کە لەگە کۆمەلگای خۆتا بگونجێ ئەگەر نەشگونجێ ئەتوانی بیگونجێنی بە بڕین یاخود بە کەتکردنی هەندێک لەو دیمەنانەی کە گونجاو نیە شیاو نیە بۆ بینینی لەناو خێزاندا خێزان ناتوانێت هەندێک دیمەن هەیە بۆ نمونە مناڵی خۆمان پێمان خۆش نییە هەندێک دیمەن هەیە لە تەلەڤیزۆن ببینێ ئەتوانین بیبڕیت ئەو دیمەنانە بێەوەی کار لە مۆزوعەکە بکات چکە ڕەنگە کار لە مۆزوعەکە نەکا بۆیە هەڵبژاردننی کارەکە گرنگترین کارە لە دۆبلاژە. خۆشەویستم لێم ئەبووریت؟ گیانەکەم شاهانەیت چۆن تخوا ناتوانم بزەبت وەکو ئەو بکەم بەڵام ئەحساسەکەی بە تەواوەتی وەکو خۆی ئەگەیەنم گرنگ گەیاندنی ئەحساسە گرنگ گەیاندنی ئەو شانەی کە نووسراوە وەکو خۆی مێڵێ بەڵام وەکو خۆی بیگەێنە من وەکو خۆی ئێگەێنم بەڵام ناتوان وەکو خۆی بێڵێ بێگومان لە هەموو کارێکە باش و خراپ هەیە لە هەموو شوێنێکیشا ناتوان بڵم 100% هەموو کارەکان باشن بەڵام من وەکو خۆم هەتا ئێستا کارێکم نەکردووە نەوەکو وەرگێڕان کە خۆم کاری وەرگێڕانەکەم نەوەکو دۆبلاژیش نەوەکو هەڵبژاردننی کارەکانیش کە ئەو ڕخنانم لێ بژیرێ لەبەرەوەی خۆم یەکەم شتە دۆبلێر بووم پاشەوەی کە دۆبلێر بووم یعنی کە چووە ناویشەکەەوە بینیم چەند سەختە کە وەرگێڕانەکەت ناخۆش بێ وەرگێڕانەکەت خراپ بێ جاری وا بۆ دیمەنێکی تەواو تەرجمە نەکراوە من چی بڵێم یعنی من زمانەکە ئیسپانیە من چی بڵێم نازانم خۆ من تێناگەم یان وشەی وان نووسراوە کە ئەسڵەن لە کوردیا بەکار نایێت باسی باوکی بۆ دەکەم بزانە چەند سەرشێت بووە
بەعامەتەن ئەزانین کاری دۆبلاژ ئێستا لە کوردستانە بەربڵاوێکی زۆری بەخۆیەوە بینیوە. ئێمەش وەکو کاری دۆبلاژ دوو شێوازی دۆبلاژیش ئێستا باو بووە لە کوردستان. شێوازێک لایەنە بازرگانێکی ئەوەیەکەوە زۆربەی بازرگانەکان لەگەڵ ئەو کەساننکەوە بەو شێوازە ناشرینەی کە دۆبلاژەکەن. زۆرینەی کارساتی ئێمە ئەوەیە کە زۆرینی بازرگانەکان ئەچن بە دوای ئەوەوە. کەناڵە لۆکاڵەکانیش خۆت ئەزانی هەمووی ئەهلین ینی سربەخۆن. پێویستیان بە داهاتێکە کەوا بگەڕێتەوە بۆیان و بۆی بتوانن کاری جوان بکەن و کاری باش بکەن. ئێمەش هەموو هەوڵی خۆمان داوە وەکو کەناڵی لۆکاوەکو هەم وەکو دۆبلاژیش کوالێتێکی باش ئیش بکەین بە دوای ئەو ئیشانەیە بگەڕینکەوە زۆرترین سرنج ئەچێ بۆ لای. ڕاستە کۆمەڵێ ئیشی ناشرین هەیە سرنج ئەچێتە سەری، بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک کاری جوان و کوالێتی باشیش هەیە کەوا سرنجێکی زۆر خەڵک ڕاکێشێ. بۆیە ئێمە زیاتر هەوڵمان داوە کەوا بگەڕین بە دوای ئەو نوخبانەیان ئەو کارە جوانانەی کەوا سرنجی بینەر خەڵک و هەم بازرگانەکانیش بۆ لای خۆیان ڕاکێشێ. تۆ شەر پێ دوایە ڕەخنە بگریت و تەواو لێگەڕێ فەقیرە نەیزانی چی بکات. بەڵێ بەڵێ ئێمە ئەو منافسەکردە وەکو پێم وتی ینی لەسەر ئەوە گەڕێتەوە کەەوە ئێمە کارێک بکەین هەم مەقسەدەن ئێستا لە کوردستان کۆمیدیا زۆر بینەری هەیە. ئێمە بتوانین کۆمیدیایەکی ڕەوشتی دروست بکەین. کۆمیدیایەک بکەین کەەوە خەڵک فێرە ڕەوشکا و ئەو شێوازە زمانی کە بەکارێنی بە شێوازێکی جوان بێ و لەگەڵ هەموو خەڵکیە لەگەڵ هەموو شارەکانە بگونجێن. نەک بە زمانی هەولێری نە بە زمانی سلێمانی نە بە زمانی کەرکووکی بە زمانێکی ستاندارد زمانێکی ستانداردی جوان هەبێت و هەڵبژارنی کارێک کە لەلایەنی ڕەوشتیەوە لەگەڵ کۆمەلگای ئێمەیە بگونجێت و زۆرینەی خەڵک بینەری بێ. ئێستا ئەگەر ئەو کەسەی کە تێگەیشتوو بێ نە ئەیڵێ منداڵەکەی خۆی دابنیشێ لە دیار کەناڵێک کە قەشمەریات بە زمانی کوردی بکات و سوکایەتی بە لەهجەی هەر شارێ لە شارەکانی کوردستان بکات یاخود لەگەڵ کۆمەلگاکەی ئێمەیان نەگونجێت. سارە بجانە یا خولک تکا ئەوە بدە بە من ئێستا بزانە من چۆن دەیکەمەوە. کاری دۆبلاژە هیچ ڕقابەیەک نییە کە پێویستە هەبێت. ئێمە پێمان خۆشە هەبێت لەسەر ئاستی زمانیش چونکی زمان کەلتورە بەڕاستیش خەڵ کۆمەڵە خەڵکانێک خەریکن ئەو کەلتورا شێوێنن. دولیا خۆشتری مەتی خێرە دنیا داری نێدانیشم لە بنیا وهی گیانە موزەردە چەند قشتۆکەیە ماشەڵڵا ئەو کوڕەکتەی چەند قۆزە بەش قارمانە قارماڵی ڕامبۆیە بە شەرەفم هەو دنیای فیلانەوە جێتر بەز ناکەی کاکە بە مەزوویتی ئیشکەندەبی لێرە دەست بەکاربین. بەنسبەت دراما دۆبلاژەکان زیاتر تورکیەکان خەڵک زیاتر متابعای تورکیەکان دەکات. زۆربەی زۆرترین بینەر زۆرترین داواکراوە لەسەر تورکیەکانە. بابەتە دۆبلاژ کراوەکان زیاتر گەنجەکان متابعای دەکەن. بەڵێ بەس وەکو درامای کۆریەکانیش کۆریە مێژوویەکان ئەوانش بەردەوام برێن بینەری خۆی هەیە بەردەوام خەڵک تاقیبی دەکات. دیارەمە تورکیەکان کاریگەری هەیە زۆر لەسەر کۆمەلگا بەتایبەتی چکە ئێستا کۆریەکان نا کۆریەکان خەڵکانێک تاقیبی دەکەن کە زۆر باشن. ینی گەنجەکان زۆر هەیە داوا دەکەن بەڵام تورکیەکان بەڕێی من ئەوڕێی خۆمە زیاتر زیانی هەیە لەسەر کۆمەلگا. دراما تورکیەکان بەڵێ خیانەتی زۆر تێدا ینی زۆر ئەم حەزمێنێ ناوی دراماکان بینن بەڵام زۆرن لەسەر کۆمەلگا کاریگەری زۆر. بەنسبەت هەڵقە دۆبلاژ کراوەکان لە بۆی بەرهەمی خۆمانە بۆیە وایە خەڵک زیاتر ناچارە جێبداتە حەڵقە وە تورکیەکان وەک دۆبلاژ ئی خۆمان هەبی کێشەیە. مناڵ شتەکان بە تایبەتی ئەوە زۆر ئەفعالوان هەردەگرنەوە هەندێک بابەتێ لە کۆمەلگایمە ناشەوێتن لەسەر وان هەیە و لە ئیمە ناگونجێت بۆ نمانە وەک مەسەلەی خیانەت و ژن و مێرد و زەوزی و لە فلیمەکان پیشان دەدا لایوان وان نیشاندا وەک شتێکی ئاسایی لە لای ئێمە لە کۆمەلگایمە ناشەوێت زۆر شتی و هەڕوویدایە و توشتی قەت وشتیش بووینە لەسەری. وڵای تەبعەن هێواران ئەو ئاڵقانە بەعام خەرگ ئێستا تەماشا دەکا لە بۆی هەر ئەوانە هەیە ئیتر هەر سەیریوانە دەکەین کۆریە و ئاڵقە تورکیەکانە و ئاڵقە ئیرانیە و بەڕاستی ئەوەی بەرهەمی خۆمان نییە تەماشاکەی دایانی باش خراپی تێدا زۆر شتی هەندێک شتی تێدا ناشیاوە لەمە ناوشێتەوە بەڕاستی. فیلمی دۆبلاژکرای کوردی تورکی و هیندی وەک جاران باوی نماوە پێشترێ دامادانە عەرزمان دەکە زۆرمان عەرز دەکە ئێستا یەک فیلم
عرض ناکری لێرە هیچ عرض ناکەین چکە نافرۆشێ لای شتەکە جوانیە فیلمی خۆمان هەبی باشترە بەس داوەش فیلمی خۆشمان دەگەڕێتەوە سە بودجێ ئەگە بودجە نەبی کابرا فیلمی دەرنانی بیتێرە نافرۆشێ ئەوێ ڕاستیەکە ئێستا ڕۆژانە خەڵک دێ دەرێ فیلمی کوردی چیاتێ نوێ هیچ نییە هیچی نوێنەوە تقریبان سارم نیوەکە هیچ نییە حەڵقە دۆبلاشکراوەکان تاسیری لەسەر مناڵی هەیە لەسەر ئافرەتی هەیە لەسەر پیاوی هەیە بەڕاستی لەسەر هەمووان کۆی گشتی کابرا هەیە ئیشوکاری هەیە ئیشوکاری زروری بەڕاستی دەرێ ئیشوکارەکەی بەبەردا دەدا دەرێ حەڵقەکە نەمدیتە دەرێ ئەوم نەدیتە ئەو هەڵقەیەم نەدیتێ دەبی ئەو شەو لێم ڕۆیی بەڕاستی زۆر کاریگەرە ئەمن بە شەخصی خۆ بەڕاستی ڕکم لێ دەبیتەوە کەیفم پێ نایە بەڕاستی خۆتا ماڵ و منداڵەکانیشم بەڕاستی زۆر جاری دەکەنێ حتا تووشی لەوانێ شەڕیش بۆی بن بەخوای هەتا دەبینی هەتا تشتیش دێتە شکاندن لەسەر و تەلەڤیزیۆنیش لەسەر ئەو هەڵقانە بەڕاستی چێژورە خویۆریۆ بکەی باشە ئەم بەرهەمە دۆبلاشکراوانە بە شێوەیەکی بەرچاو کاریگەری لەسەر مناڵان دادەنێت و هەوڵ دەدەین بزانین تا چەند لەم کارتۆن و فیلمە دۆبلاشکراوانەدا لایەنی دەرونی منداڵان وە بەرچاو دەگیرێت کایۆ ئارام بۆش بەرکۆوی هەممی یاریان خۆش بەردەستێن ڕۆزیە ڕاگرینە ئەو کارتۆنانی کە لەلایەن ئێوە هەڵدەبژێرێ لەلایەن لیژنەیەکەوە هەڵدەبژێرێ یا لەلایەن کەسانێکەوە و لەسەر چ بنەمایەک ئەم کارتۆنانە هەڵدەبژێرێن کە دۆبلاژ دەکرێن هەڵبژاردننی بابەتەکان بە دەستە جەمعی دەبێ بۆ ئەوەی کەسێک تەنها بیر لە چۆنیەتی بابەتەکە نەکاتەوە چەند کەسێک بەیەکەوە بڕیار دەدەن کە بابەتەکە دوور بێ یەک لە توندوتیژی دوو پەیوەستدار بێ بە منداڵ سێ پەیوەندی بە هیچ ئاین و ئاینزایەک نەبێ با بڵێن ڕیکلام یان دیعایە بۆ هیچ فکرێک نەکات جگە لە کاری دەستە جەمعی و پێکەوەی و کاری هاوبەش بۆ نمونە کارتۆنی کایۆمان هەبوو پێشتر جگە لەوەی منداڵ فێر دەکا چۆن لە ماڵەوە هەڵسو کەوت بکە هەروەها یارمەتی دایک و باوک دەدا یعنی پێویستە دایک و باوکیش نیشانی دایک و باوک بدرێ کە فێر بێ لە ئەو ئەفلام کارتۆنە لەو فیلم کارتۆنانە کە چۆن هاوکاری منداڵەکە بکەن لە کاروباری ناوماڵەکەیان لە هەندێک کارتۆنا ئێمە ئەیبینین کە زمانێکی زۆر زبر بەکاردێ زمانێکی بازاڕی بەکاردێ کە ئەوانەش زمانێکی زۆر وەکو میلی بەکاردێت و لەلایەنێکی بازاڕیەوە ئەمانە هەموو کاریگەریانە بێ لەسەر مناڵەکان و مناڵان ئێمە ئەزانین دووبارەیەکەنەوە ئەوەی کە گویان لێبێ دووبارەیەکەنەوە کەسانێک کە کاری وەرجێڕان دەکەن بابەتەکانمان ئینگلیزیە بۆش بابەتی ئینگلیزیمان هەڵبژاردووە لەبەرەوەی تاوەکو منداڵی کورد ئاشنا بکەین بە ئەو زمانە نوێیە سەردەمیانە کە گرنگیەکی زۆر پێدەدرێت لە لایەن وەزارەتی پەروەردەوە بۆیە گرنگیمان بە زمانی پەروەردەدایە بۆ وەرجێڕان کەسە کاری وەرجێڕان دەکا و کەسێکی تر کاری پێداچوونەوە دەکا و لە کاتی ڕیکۆردکردن دیسان بە دوواداچوونی دەکاتەوە لەوانەیە لەگەڵ ئەو ئەتمۆسفێرتە نەگونجێ وشەیەکی تازەتر کە هاوشێوەی ئەو شێ بیان ئەو ڕستەیەبی کە لەگەڵ وێنەکە بگونجێ من ینی چەند پرسیارم لە کەسانێک کردووە دوور و نزیک لە بۆنەی زیازەیە ئەکتریمان بینیوە دیارەوانە کەسانی وەرجێڕنینە بەداخەوە و زمانێکی زبر و وشەی قێزەوەن بەڕاستی بەکاردێنن وا دەکات لە داهاتوو کاریگەری لەسەر منداڵەکانمان دەبێ و منداڵەکانمان زمانێکی بازاڕی ناشایستە لە ئاخاوتن لە دەربڕین لە بەرامبەر کەسەکانی لە خۆیان گەورەتر یان هاوشێوەکانیان بەکاردێنن وشەکە تەداول دەکرێت لە ناو کۆڵانەکان لە ناو قوتابخانەکان تا دەبێتە وشەیەکی ئاسایی ئەمەش کاریگەری نگەتیفی دەبی لەسەر خەڵکی بە گشتی ئەو خوایە مۆزاییا من زووە مەشهورم لێرە هەریشەکەت ئێ شەرمێ مەکەو بە خاری خۆت برێ باشە برا جوانەکەم خەڵکی ئەم گۆندە هەموو شانازی بەمنەوەکان ئەرەسە گەسە خوار من لە دواتەوەم بۆ گامیش قساکەی یا سەلام یا ڕاجواڵ تۆ کەڵا بەردەوام بندەی کامیرێ بینن لاقی تێی بینن وەرگێڕانی دەقەکان یەکێک لەو گلەیە بەرچاوانەیە کە لەم بەرهەمانە دەگیرێت بە جۆرێک کە هەندێک پێیان وایە کارەکان کرچ و کاڵیەکی زۆریان پێوە دیارە
ئەو زنجیرە کارتۆنیانێکەوە زیاتر ئێمە کاری لەسەرەکەین لە زمانی ئینگلیزیەوە وەرجێڕانی بۆ دەکەین بۆ زمانی کوردی زنجیرە درامایەکانیشمان زنجیرە دراما تورکیەکانن زیاترکەوە وەرجێڕانی بۆ دەکەین بۆ کوردی پێشتر بڵین کارمان لە زنجیرە هندیەکان و یاخود بیانەکان شە کردەوە بەڵام بڵین حالێنکەوە ئێستا کاری لەسەرەکەین زیاتر زنجیرە دراما تورکیەکانن بحکمیەوەی بڵین زیاتر لە عادات تقالید ماڵین دابنەریتەکانمان لێک نزیکە زیاتر بە ئەوەی حکمی بڵین جوغرافیان لێک نزیچین یاخود لایانی زمانێوانەی کە هێشتا بڵین ئاسانترە دوایی بڵین کۆمەلگایمە زیاتر هەر بە سەردەمە بڵین سەردەمێک بە زیاتر بە هندیەکانەوە گیرا بوو سەردەمێک بڵین پێشتر بڵین تاوی گەنجێتیم بڵین مناڵی من کۆلۆمبیەکان بوو دوایی بوو بە کۆریەکان ئێرانیەکان ئێستا زیاتر حکومیەوەی بڵین کەناڵەکانمان زۆربەی زۆری تورکیە زمانی تورکی وشەی فارسیتیایە وشەی عەرەبیتیایە وشەی کوردیشیتیایە جا زۆر جارۆیە بڵین وشەی تورکی هەیە کە مرادفەکەی نییە بە کوردی جا ناچارینکەوە مرادفەکەی نەبێتن ناشکرێ وەرجێڕانەکە بڵین تەرجمە حرفی بۆ بکەین چکە هیچ معنایش ناوێت بەتاوەتی مانایەکە لە دەستدەدا گەر بۆ خۆش نامێنیتەوە بۆ من بمێنەرەوە تکات لێ دەکەم پارام بێدەنگ بە تکێ بێدەنگ بە تۆ بۆ من زۆر گەورەی یەکێک لەو کەسانی کە ماوەیەکی زۆرە کاری دۆبلاژ دەکات پێی وایە دراماکان لە ڕووی زمان و دەنگەوە کێشەیان هەیە و لایەنی بازرگانی بەسەر لایەنی هونەریدا زاڵە ئەزمونێکی دوور و درێژمەیە لەو کارەدا وەجگەل لەوەی ئەو کارە دەکەم و لە ڕابردوشدا کردومە هەروەکو حەزی خۆم زۆریش بە دوایدا چووم لە بەرەوەی کە بزانم دوبلاژی باش چۆن دەکرێت لە دنیادا چۆن کراوە لە وڵاتانی دیکە بەتایبەت لە وڵاتانی دەوروبەری خۆمان چۆن کراوە و لەو بە دووادا چوونەدا تێگەیشتوم ئەوەی کە لێرە دەکرێت و لای ئێمە دەکرێت و کە منیش لەگەڵدام و منیش خەریکم دەیکەم بە شێوازێکی ستاندارد کە دیاری کراوە بۆ کاری دوبلاژ لێرە ناکرێت دەنا ئەگەر بڕیار بەدەستی من بێت دوبلاژ بەم شێوەیە ناکرێت لە کوردستاندا زۆر شت ڕێگرن من هەموو جارێک باسی ئەوە دەکەم دەڵێم ئێمەی کورد بەداخەوە لە سەردەمێکدا بووینە خاوەنی ئەو هەموو تەلەڤیزیۆنە و دەتوانین دوبلاژ بکەین و کار بکەین کە لایەنی هونەری بابەتەکە کەم ڕەنگ بووەتەوە و زیاتر لایەنە تجاریەکەی گرینگە زیاتر ئەو کێشە زمانەوانیانەی کە ئێوە دیقەتی ئێن لە کارە دۆبلاژ کراوەکانە چین؟ بابەتی زمان زۆر گرینگە کە من بەڕاستی ڕخنەیەکی زۆرم لەسەری هەیە و پێم وابێ هەر کوردێک تۆسقاڵێک لە بابەتی زمانەوانی تێبگات و گوێ بداتە ئەو دوبلاژانە تێدەگاوە کە تۆزێک لێی وردبێتەوە زۆر بە ئاسانی تێدەگات کە چەندە هەڵە و پەڵەی تێدایە و چەندە بە ناڕێک و پێکی و نالەباری دەکرێت دیارە لایەنەکانی دیکەشی ڕخنەیان لەسرە بۆ وێنە هەڵبژاردننی دەنگەکان بابەتێک کە یەکجار گرینگە لە لای ئێمە ئەوەیە بێژەر بە پێی پێوەرە پیشەییەکان هەڵ نابژێردرێ سەبارەت بە کاریگەریەکانی ئەم دراما دۆبلاژ کراوانە لەسەر زمانی کوردی دەپرسین ئایا ئاستی شێواندنەکە ئەوەندە گەورەیە کە وەک مەترسی ببینرێت یان جۆرێک لە زێدەڕەوی بەم هەڵوێستەوە دیارە ئێمە کە دین باسی دراماکان دەکەن دراماکان بینەریان ئێزگار زۆرە ئەو بینەرانە ئەوەی تەمەنی لە سەروی 25 ساڵە تازە هیچ ڕەنگە کار زۆر لەو نەکا بەڵام ئەو نەوەیەی گەنجە یا مێرمنداڵە ئێستا سەیری ئەوانە دەکات تەواو وردە وردە ئاراستی زمانی دەگۆڕێەوە ئەو خاڵە لاوازانەیە من تێدا دەبینم ناشارەزایی وەرجێڕەکانە لەگەڵ هونەری وەرجێڕان و ناشارەزایی هەموو نەک بڵم هەموو بەڵام زۆرینەی زۆریانە لەگەڵ توانا و تایبەتمەندی و خەسڵەتەکانی زمانی کوردی چونکە لە هونەری وەرجێڕاندا ئەو زمانی کلی وەردەجێڕی گرینگە لێ شارەزابی بەڵام لەو گرنگتر ئەو زمانەیە کە بۆی وەردەجێڕی
یاخوا بخێبێ سەرسەر ئەنگۆز دەرێن کۆی ئێمە شەرمەزارین داوای لێبوردن لە بەڕێستانەکەین ڕەمە بزن هەمیشە ئەوە ئیشێتی کاکە تەبیعەتی بزنی هەیە ئێستا ئەمە ئەگەر سەیری سیاسەتی داگیرکەرانی کوردستان بکەین کە بڵێن لەو وڵاتانی کە کوردستانیان تێدا داگیر کراوە ئەگەر تەلەڤزیۆنی کوردی ئازادیش بێ بەرنامەی منداڵان بە زمانی کوردی ئازاد ناکەن بۆی کە منداڵ لەو تەمەنەوە هەتا گەورە دەبێت نەزانێ زمانی خۆی شیرینە و لەگەڵ پێی گۆژ نەکرێ لەگەڵی بێگانە بێ کەواتە ئەوان سیاسەتی زمانیان لەسەر منداڵدا دەڕێژن لێرە ئەمن کاریگەری خراپ یا ئەوەی پێڵەن سلبی خراپی ئەم درامانە زمانی دراماکان لەسەر زمانی منداڵانی گەڕک لەسەر زمانی منداڵانی کۆڵان دەبێت. بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتی ڕایان وایە کە دراماکان لایەنی پۆزەتیڤ و نێگەتیڤیان هەیە وەک هەموو دیاردەیەکی تری کۆمەڵایەتی بەڵام پێویستە ڕەچاوی ئەو کاریگەریانە بکرێت کە دەیخاتە سەر کۆمەڵگا لە ڕێی خێزانەوە. ئاسانترین ڕێگا یان سەرچاوە بۆ گەیاندنیان بۆ بڵاوکردنەوەی کەلتور و نەریت و سەقافەتی هەر کۆمەڵگایەک دەکرێت لە ڕێگای تەلەڤیزیۆن بی دەکرێت لە ڕێگای زنجیرە دۆبراشکراوەکان بی ئەگەر بین باز لە کاریگەریەکانی بکەین حقت دەکرێت ئەمە لە لایانی ئیجابیەوە باز لەوەی بکەین دەبتە خۆی ئاشنابوونی تاکەکانی کۆمەڵگایان تاچی ناو خێزان بە کەلتور و نەریت و سەقافەتی کۆمەڵگایەکانی دیکەوە دەکرێت بڵین ئەگەر ئەو زۆرە زنجیرە دۆبلاشکراوانەی کە پەخش دەکرێتن مێژووی تاک ئاشنا دەکاتەوە بە مێژووی وڵاتێک بە مێژووی حرەکەیەکی سیاسیە لە بواری کۆمەڵایەتی بیتن ئەگەر ئامانزەکەی پەروەردەکردن بی دەکرێت برێن ڕۆڵەکی بەرچاو ڕەنگە ببینیتن لە پەروەردەکردنی مناڵە لە پەروەردەکردنی لە دروست لە کەمکردنەوەی کێشەکانی ناوخێزانە دواتریش حقت یەک لە خاڵەکانی دیکەی پڕکردنەوەی کاتی بەتاڵە ینی زۆر جاران بە تایبەتی لە ناو مناڵ یان ئافرەت لە ناو ماڵە بە تایبەتی ئەگەر ژنی ماڵەوە بیتن دەبتە هۆی پڕکردنەوەی کاتی بەتاڵ چوو ئێمە لە کۆمەڵاتی باز لەوەی دەکەین یعنی هەتا لە زانستە دەنوزانیەکانیشان زۆربوونی کاتی بەتاڵ کێشەی لە دوایەوە فەرمانڕەوای عوسمانیەکان مردووە هیواداری شازادە سلێمان بە زووترین کات سەردانمان بکات من دەمە خاوەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆژمنی ئەمە شای ئیسماعیل نییە سوڵتان بوونی ئەو زۆر ناخایێنی زۆر جاران دەبین درێ لەو زنجیرە دۆبلاشکراوانە بە شێوەیەکی زۆر زێدەڕەوی کەلتوری خۆیان نیشانەتەن ڕەنگە لە واقعی کۆمەڵگەی خۆیان وەنەبی یان زۆر جاران دەبینی پاڵەوانی زنجیرە دۆبلاشکراوەکە ڕفتار و هەڵسوکەوتی وا دەنوێنی ڕەنگە لە واقعی کۆمەلگای خۆی و خۆی نەناو خێزانەکەی خۆی نەتوانی مامەڵی وا بکاتن یعنی تقریبا خەسڵەتێکی خەیالی پێوە دەبینیتن ئەوە زۆر جاران کێشە و گرفت دروست دەکاتن بۆیە ڕەنگە جێبیست بین یان لە توێژینەوەکانە باسکرابی یان لە لێدوانەکانی کە لە میدیاکانە بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکانیشە زۆر جاران دەڵێن سیرکردنەکی دوور و درێژ بۆ ئەو زنجیرانە بە تایبەتی زنجیرە دۆبلاشکراوە تورکیەکان کە ماوەکەی زۆر دوور و درێژە جاروێ دەگاتە 300 زنجیرە و 400 زنجیرە یان ساڵێک 2 ساڵ دەباتن وای لێ دێتن کاریگەری پاڵەوانەکە زۆر دەبی لەسەر بینەرەکە وەزارەتی ڕۆشنبیری وەک لایەنی بەرپرسیار جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە کۆنتڕۆڵکردن تەنیا لە ڕێگای کەناڵەکان خۆیانەوە دەبێت و پێویستە ئەوان چاودێری خۆیان بکەن مەسلەی ئەو دۆبلاسکردی ئەو فیلم و درامایانە کێشەشی زۆری نایتەوە لە کەناڵە لۆکالیەکان بە تایبەتی پەخش دەکرێت و ئێمە بۆ ئەو مەبەستا وەزارەتی ڕۆشنبیری جگەرەوەی کە ڕێنماییەکمان هەیە بە ناوی ڕێنمایی ژمارەیەکی 2014 کە لەوێ لە مادەی هەر باسکراوەکە نابێ ئەو زۆرە دراما و دۆبلاسکراوانە پەخش بکرێت کە دەبێتە هۆی شێوی و تێکدانی شیرازی کۆمەلگا و یان مەسای توندڕەوی تێدا هەبێ جگە لەوە ئێمە بە ئەرچی خۆمانمانزانی کە وەکو بەروەرادی کشتی ڕاگەیان و چاو بڵاو لە وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەک پێکات
بۆی زیارەتی ڕاستەوخۆ مەدانی لەگەر کۆبنوویەک لەگەر ڕاگەاندنەکان بکەین لە پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی کۆبنەوەمان لەگەرکردن و پێمان ڕاگەن بە ئاشکا پێمان ڕاگەن لە مەودووە هەر کەناڵێک ئەو جۆرە درامانە پەخش بکات ئێمە ئیزراعاتی دەکەین بە پێی ئەو ڕێنمایە کە هەمانە لە وەزارەتی ڕۆشنبیری و بەداخەوە هەبوو کەناڵەکانیش وەکو پێویست ئامادە نەبوون بەڵام بەشێکی باشیان ئامادە بوون بەشێکی زۆر ئامادە بوون لە پارێزگاکە خۆی بە حقیقەت زیاتر بەسەر باسی ئەوەی لانی ئەرێنی و نەرینەکانی ئەم درامایە بەڕاستی ئەم جۆرە درامایانە ئەو کەناڵانە بەبێ ئەوەی جێبدەنە لایەنە ئەرێنیەکان ئایا ئەمە چ کاریگەریی نەرینی هەیە لەسەر کۆمەلگا دێ مەسە درامایەک فلیمێک دۆبلاز دەکا ڕەنگە پەیوەندی بەوە هەبی کەوا بڵێن لە تێچوونی ئەم جۆرە درامایانە کەم بێ لەسەر ڕاگەاندنەکان ڕەنگە بەشێک بۆ ئەو بگەڕێتەوە کە سیدیەکە دێنی و تەرجەمەی دەکا یان دۆبلازی دەکا و هیچ پارێکیان ناچێ بەڵام بێ ئاگای لەوەی کولتور و هونەرەکەی خۆی و ئەدەبەکەی خۆی بێبەها کردووە ئێمە هیچ سانسۆرمان نیە بەڕاستی هەندێک بیریان لەوە کردووە کە لیژنەیەکە بێ بەر لەوەی مەسەرەن پەخش بکە یان حتا بۆ ڕیکلامیش ببین ئینجا دوای پەخش بکرێت بەڵام ئەمە دەچێتە خانەی ڕقابەوە ئێمە بڕوامە بە ئازادی ڕاگادن و ڕادەربڕین هەیە بۆیە منەوە پێم کارێکی باش نییە ئەبێ خۆی کەناڵەکە خۆی ببێتە ڕقیبی خۆی ڕێگانەدا ئەو شتانە پەخش بکرێت خۆی کەناڵەکە لیژنەیەکی هەبێ لەناو کەناڵەکە لیژنەیەکە بێ ئەمانە فلتەرکە بۆ خۆی نەک ئێمە خۆی فلتەرکە بۆی ئەم شتانە ڕوونەدا. کۆمەلگاکان بەردەوام دەواازیان کراوەیە بۆ ئاڵوگۆڕی ڕۆشنبیری و بەخشین و وەرگرتن بەڵام پێویستە لەم پرۆسەیەدا جۆرێک لە هاوسەنگی هەبێت کە ببێتە هۆی دەوڵەمەندی فەرهەنگی نەک تێکدان و داگیرکردنی کۆمەلگا لە ڕووی کولتوریەوە.